فۆکەس هەفتەیەک هەواڵ و زانیاری وەرگرە و ڕۆژانی شەممە لەگەڵ ئێمە بە بۆ شرۆڤە و لێکدانەوەیان ئەوەی لە هەواڵ دەستت ناکەوێ لە فۆکەسدا و لە ڕێی ئێمەوە بەدەستی بێنە. فۆکەس بەرنامەیەکی سیاسی شیکاری و لێکدانەوەی هەواڵ و ڕوودا و پێشهاتەکانە بە میوانداری کەسانی تایبەتمەند و شارەزا و لێکۆڵەری سیاسی لەسەر گرنگترین هەواڵ و ڕووداوەکان کار دەکات بە جۆرێک کە دیوەنا دیارەکان و ئەگەرە جیاوازەکانی دیار بخات. کاتتان باش بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان، من ئەنوەر حسێن هاتمە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر، بەرنمەی فۆکەس. ئەم بەرنمەیەمان تایبەتە بە لێکەوتەکانی بڕیارەکانی حکوومەتی عەبادی و حکوومەتی عێراقی لە پاس مەسەلەی ڕیفراندۆم و گشتپرسی، پاشەوەی کە لە 25 نۆ ڕاپرسی لە هەرێمی کوردستان ئەنجامدرا. تەنها 2 ڕۆژ یا با بڵێم تەنها 48 کاتژمێر دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی حکوومەتی عێراقی کۆمەڵێک بڕیاری قورسی بەرامبەر بە هەرێمی کوردستان دەرکرد. پرسیارەکە ئەوەیە کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێی ئەم ڕەتفعلوێنێک هاساتوڕێ لێکەوتانەی ئەکرد؟ ئایا ئەم لێکەوتەکانی ئەم بڕیارانە لەسەر هەرێمی کوردستان چییە بێ؟ وایە چەنە تەئسیر لەسەر کار و ژیان و گوزەرانی خەڵکی هەژار و بەژمێنەدانێ؟ وایە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێوشوێنەکانی چین؟ وایە ئەمانە بڕیارێکی سیاسین لە کاتێکا حکوومەتەکەی عەبادی لە دەرکردنی بڕیارەکانی زۆر جەختی لەسەرەوە کردەوە کە ئەوان دەستور جێبەجێەکەن و ئەوانە بەپێی دەستورێکن، ئەو بڕیارانە بەپێی دەستورە واکەن هەرێمی کوردستان ئیلتیزام بۆ قەراران کە لە بەرامبەرە دوای ئەوەی دوێنێ ئەنجومەنی وەزیران کۆبەوە ڕایگەیان کە ئەو بڕیارانە نادەستوری. لە بینی دەستوری و نادەستوری پێم وایە ئەوەندەی مۆزوعەکە سیاسی هێندەی یاسایی نییە، ئەوەندەی مۆزوعەکە بریتە لە فشاری حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران و تورکیا لەسەر حکوومەتی عێراق بۆ ڕێگرتن لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان، ئەوەندە بڕیارێکی قانونی دەستوری نییە. لەو بارەیەوە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێەوە حکوومەتی عێراق ناچاری کردین کە ئەم کارە بکەین کە برایەتی و دۆستایەتی ئەمە قبوڵ ناکەن. دوێنێ باڵێم ئەم شەو وەزارەتی دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیان کەواندان بە پرسی ڕیفراندۆم و ئەنجامەکانی دانانێن و ناشارێ لەم بارەیەوە ماکۆڵ سەرۆک کۆماری فەڕەنسا ئەمڕۆ ڕایگەیاندووە کەوان ئامادەن ناوبژیوانی نێوان هەرێم و بەغدا بکەن. هەندێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە کە ئەوەی کە لە قەتەر ڕوویدا لە چەند مانگی ڕابردوو لەلایەن وڵاتانی کەندای فارسەوە بەرامبەر بە قەتەر ڕوویدا، ڕەنگە لە هەرێمی کوردستانیش ڕووبدا، بەڵام بە شێوەیەکی تر. بۆی کە قسە و باز لەسەر ئەم بابەتە بکەین، ئێمە ئەمڕۆ لە ستۆدیۆ بەڕێز مامۆستا سوپاسەلا مامۆستای زانکۆ و ماستەر لە زانستی ئابووریمان هەیە، وا بڕیارە بەڕێز دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری مامۆستای زانکۆ لەگەڵمان بێ بە تەلەفۆن. بەڵام پێشتر پێم خۆشە بچمە لای کاکسپا ئەم کاتت باش بەخێر بێ بۆ ستۆدیۆ ڕادیۆ دەنگی کوردستان. زۆر سپاس کاکسپا، پێشتیچەکەی منە گوێ لێ بوو جەنابەت وەکو پسپۆڕ یا شارەزای و کەسێکی ئەکادیمی پێ دوایە ئەو لێکەوتانەی کە لەسەر هەرێمی کوردستان ڕووەدا لە داهاتوو ئەو زەرەر و زیانانە چینە با بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتا پرسیارەکە کەم لە بەرامبەر ئەو هەڕەشە و مەترسی و ئەو بڕیارە دەستوریانەی وەکو عەبادی لێ بەرامبەر بە هەرێمی کوردستان لە بواری ئابووری داوێتی بە تایبەتی داخستنی دەواازەکان، فڕۆکەخانەکان و فشاری زیاتر و بە تایبەتی لەسەر پێ دوایە ئەو بڕیاران تا چەند دەستورین و چەنە حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێی ئەم ئینیکاسات و لێکەوتانەیە کرد. زۆر سپاس بۆ ڕادیۆکەتان کاگەنوەروە، سپاس بۆ بیسەران. سەرەتا من ئەمەوێت لەو خاڵەوە دەست پێ بکەم مەسەلەی دەستوری بوون و دەستوری نەبوون هەر یەکێک لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی عەبادیش مبەڕیراتی قانونی خۆیان هەیە بۆ دەستوری بوون یاخود دەستوری نەبوونی ئەو پرۆسەیە کە لە هەرێمی کوردستانە ئەنجام دراوە کە مەسەلەی ڕیفراندەمە. بەڵام سەبارەت بە لێکەوتە ئابووریەکانی گومانی تێدا نییە. ئێمە کۆ حکوومەتی هەرێمی کوردستان پێشوەخت بەرنامەکاری یاخۆ بەرنامە ڕێژیمان نەکردو بۆ پرسێکی ئاوها ئەگەر ئینعکاساتە ئابووریەکانی لەسەر بکەوێتەوەوانە. على سەبیلی میثال ئێمە هەتاوەکو ئێساکە لە ماوەی 26 ساڵی ڕابردووی حکومڕانی خۆمانە نەمانتوانیوە جگە لەوەی کە ئەمنیەتێکی اقتصادی بۆ هەرێمی کوردستان کە دابین نەکەین هاوکات هیچ چەنگەکی ئەوەشمان ناوە بۆ ئەوەی کە بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان یاخود داهاتی ناوخۆیی خۆمان جگە لە بواری نەوت هیچ بەرەو پێشبوونێکی بێوەبەرین. بۆ نمونە
ئەگەر دیقەت بیت تۆ لە کۆی 4000 زیاتر لە 4500 گوندت هەیە لە هەرێمی کوردستاندا هەتاوە کەساکە کارێکی وامان نەکردووە کە بتوانین دیەکانی خۆمان ئاوادان کەینەوە و پس بە کەرتی کوشت و کاڵی ببەستین یا کرد بە سەرچاوەکانی پیشەسازی ببەستین بگرێت تەنانەت کارێکی واشمان کردووە لە ڕێگەی کەرتی حکوومەتەوە تا کەرتی گشتیەوە لە دەکانیشمان جارێکی تر ڕاگواسێتەوە بەناو شارەکان و تاعینمان کردوون لە کەرتی حکومیە ئەمە لەلایەکەوە لە لایەکی دیکەشەوانە ئێمە هاتوین نیسبەی مساهمەی کەرتەکان واتە ڕێژەی بەشداریکردنی کەرتەکانی کە کەرتە ئابوووریەکان لە هەرێمی کوردستان هەموویمان کۆ کردوێتەوە لە کەرتی نەوتە بۆیە ئەبینین کەرتەکانی دیکەوەکو پێویست ڕۆڵی خۆیان نەبینیوە لە تێگڕای داهاتی نەتەوەیمان و ئەوەشی کە هەمانە هەموویمان کردوتە سەلەی هەموو هێلکەکانی ئابووری خۆماختۆتە سەلەی نەوتەوە کە ئەم نەوتەش بە هەر جۆرێک بە لە جۆرەکان لە تەقەلوباتێکی اقتصادی بێت یاخود لە ڕێگەی داخستین دەواازەکانەوە بێت دەبینین ئێمە داهاتی نەتەوەیمان ئەکەوێتە ژێر مەترسیەوە بەڵێ بێگومان داخستنی دەواازە سنووریەکان داخستنی پەیوەندی اقتصادیەکان لەسەر هەرێمی کوردستان لێکەوتەی خراپیە بێ بۆ سەر هەرێمی کوردستان و کە پێویستی بە چارەسەری ئانی و خێرا هەیە. باشە کاک سپا ویستم ئەوە بڵێم ئەوەی کە جەنابەت باس کرد ڕاستە ئێمە لە بواری کەشاوەرزی و لە بواری سنا ئەوانە ئێمە نەمانتوانی لە ماوەی 26 ساڵی ڕابردووە لەو بارەیە بتوانین کەم و کوڕیەکانی یا پێداویستەکانی خەڵک پڕکەینەوە و دوای با بڵێم پێش پرسی ڕێفراندۆمیش تەنانەت بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەویان ڕاگەیان دەبوو کە تورکیا دەواازەکان داناخات چونکە ناچاری نەوتی ئێمەیە بەڵام دەرکەوە دوانە بوو حکوومەتی عێراقی ناتوانێت ئەو بڕیارە بکات چونکە ئێمە کارتی ترمان بەدەستەوەیە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ڕێگا ناداوە بکرێت کە چیەوە بۆ چونانە هیچی ڕاست دەرنەچوو بەستمەوەیە ئەم نەخوێندنەوەیە بۆ ئەو هەلوو مەرجەیە بۆ پێدوانیە حکوومەتی هەرێمی کوردستان باش حکوومەتەکەی بەرامبەر یا حکوومەت عێراقی نەناسی ئێمە بینیمان یعنی بۆ نمونە دوای ڕاگەیاندنی ڕاپرسیەکە هەمان ئەو ئەقلێت و بۆ چوونە قسەیە کرد کە لە سەردەمی بەعسا قساکە ڕاست تامان کاگەنۆر لە گرنگترین خاڵەکانی مەسەلەی اقتصاد ئەوەیە کە تۆ تەختیتی اقتصادی هەبێ واتە پلانی درێژخانە هەبێ و قیراعەت بۆ حەدەسەکان هەبێ چونکە ئەبێ ئێمە ئەوە لە یاد نەکەین اقتصاد و سیاست دوو ڕووی دراوێکن ئەگەر ڕوویەکانی سیاست بێ ڕۆکەی تری دراوەکە پێکاتوە لە اقتصاد و لە هەمووی گرنگتر نەخوێندنەوەی دۆخی لێکەوتەکانی ڕیفراندۆم لەلاەن هەرێمی کوردستانەوانێ جان بە سیاسەکەی لێ دەرکێ جان بە اقتصادەکەی زۆر قورستر بوو و ئەوەشمان لە یاد نەچێ ئێمە بە زروفێکەوە چوونەتە ناو ئەم پرۆسەی ململانیە سیاسی کە ناومە لێ ناوە پرۆسەی ڕیفراندۆم کە 3 دانە ساڵ بەر لەوە ئێمە میلەتمان گوشیوە لە 2014ەوە بە بۆنەی یاسای ژمارە 66 ئەنجومەنی وەزیران 64 عفو ئەنجومەنی وەزیران کە خۆیە بینێتەوە لە پاشەکەوتی نایاسایی و ناقانونی کە بەسەر مۆزەفینی هەرێمی کوردستانە دراوە ئەم کۆمەلگا کە زۆرینی فیەکە پێکی هێنن لە ڕووی ئابووریەوە گیرفانین هەڵتەکیوە و اقتصادێکی زۆر نزمیان هەیە و بەم حاڵەوە ئێمە هاتوین سەرجەم سێکتەرەکانی و بەرهێنان سێکتەرە سەنایەکان سێکتەرە کشتتوکاڵەکان کە لە دۆخێکی زۆر خراپا بووین چونێتە ململانەیەک لەگەڵ هێزێکی تایفی مەزهبی لە کە حکمی عێراقەکە ئەمانەوێت وایان پێ بڵێن کە ئێمە بەتەمەین سربەخۆیەکی خۆمان ڕابگەین لە چوارچێوەی یاسا و قانونە بەڵام ئەمەش خۆی لە خۆیان ئەومان پێڵێ کە هەرێمی کوردستان خوێندنەوەکانی نادروست بووە چ لە ڕووی ئابووری و چ لە ڕووی سیاسی بۆ ئەوەیکە وە سەبارەت بەوەشی کە بەردەوام تاکیدیان لەوە کردەوە دەواازە سنووریەکان لە ئێمەدا ناخرێ فعلەن لە ڕووی نەخوێندنەوەی خوانیان لە ڕووی ئەو ئیتیفاقادنی کە پێشتر هەیان بۆ لەگەڵ حیزبە باڵادەستەکانی بە تایبەتی لە تورکیا کە ئەکپارتی لە ماوەی ڕابردووە خۆی بە دۆسی دێرینی هەرێمی کوردستان ئەزانی بە تایبەتی لەگەڵ سەرۆکایەتی هەرێما تاکیدیان لەوە کردەوە کە پەیوەندی لە مێژینەمان هەیە ئیتیفاقی 50 ساڵی نەوتمان هەیە دەواازە سنووریەکانمان لێدا ناخەن بەڵام بە پێچەوانەوە هەموو ئەم شتانە لە بۆمان دەرکەوە لە ماوەی ڕابردووە کە ئەمەش ئاماژەیەکی ترە بۆ نەخوێندنەوەی خۆمان یا نەخوێندنەوەی هەرێمی کوردستان بۆ ئیتیفاقی ئابووریانی کە لەگەڵ وڵاتانایکە باشە پێدوانێ ئیتفاقی ئابووریەکانی ئێمە بۆ منە ئەو گرێبەستە 50 ساڵی کراوە هێندەی ئیتفاقێکی سیاسی بووە هێندە ئیتفاقێکی لەسەر ئەساسی ئابووری نەبوو ینی بۆ نمونامێ بڵێم هێندەی پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان بوو بە تورکیا بوو هێندە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە و لە هەمان کاتیشا هێشتنەوەی بە نهێنی ئەم ڕێکەوتنە دەستی تورکیای بۆ هەر کارێکی لەم شێوەیە ئاوەڵا کردو و ڕەنگە لە داهاتووە تورکیا ئەم ڕێکەوتنە بڵاو بکاتەوە بڵێ ئێمە بەم قەید و مەرجە نەکردومانە یان لەوانەیە مەسەلەی نە ڕیفراندۆمی تایە نەسەر بەخۆیی تایە و تەنانەت ڕەنگە لەشکرکێشی هاوبەشی تیا بێ بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان ڕەنگە ینی مەبەستمەوەیە بۆ چییە بێ حکوومەتی هەرێمی کوردستان هێندە کەمتەرخەم بێ و پێشتریش خۆشت شایەتی ئەوەی کە تەنانەت خەڵکی عادیش پیان وا بوو کە وتیان
بۆی کە ڕیفراندۆم بکرێ ئێمە حازرین، بەڵام بۆی کە دەوڵەتی سەربەخۆ ڕاگەنە پێویستە ژێرخانی ئابووری پایەکانی بنیادەکانی دەوڵەت هەبێ لە هەرێمی کوردستانە. ڕاست تابەن کاگەنوەر زۆرێک لە ئەو ڕێکەوتنە سیاسیانە یاخۆی اقتصادیانەی کە لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە ئەنجام درراوە هەمومان نەزانین کە لانی باڵا دەستایە پارتی دیموکراتی کوردستان بۆ نەک حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە هەتاوەکو ئەم کات سازەی کە لەگەڵ جەنابتان ئاقساکەین زوری پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاسی دەرەوە کاک فەلاح مستەفایە کە ئەمەش خۆمان نەزانین کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانەوە زۆربەی وتیفاقاتان نەکرێت لە چوارچێوەی ئەو حیزبەیە خۆی بینێتەوە و سەبارەت بە ئەو تیفاقشی کە لەگەڵ تورکیا ئەنجامێن بۆ 50 ساڵ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەویش خۆی بەشێکە لەوە و هاوکات لەگەڵ ئەوەشە ڕاستە هەرێمی کوردستان بووە بە منفەزێکی سەرەکی بۆ تێپەڕاندنی قەیرانەکان لە تورکیا. ینی لاتان ئاشکرا بێ کە لە سەرڕایەوەی کە هەموو وڵاتانی جیهان بە تایبەتی وڵاتانی ئەوروپی کە تووشی قەیرانی دارایی بوون بە پێچەوانەوە تورکیا کەمترین زەرری بەرکەوت و تورکیا لەسەر دەستی هەرێمی کوردستان توانی گەشەیەکی ئابووری زۆر بەرەوپێشەوە بەرێ 3.0 لەسەر دراوەکەی لابرکەمە گزارشتێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی کە اقتصادەکەی بەرەوپێشەوە ڕۆیشتووە و هاوکات لەگەڵەوەیە ساڵانە داهاتی هەرێمی کوردستان ئەڕواتە نێو بانکەکانی تورکیاوە سەرڕای ئەوەی کە تورکیاش ساڵانە لە بازرگانی لەگەڵ هەرێمی کوردستانە 16 میلیارد دلار قازانجەکە کە ئەمە بودجەی وڵاتێک و ئوردنە. بۆیە هەموو ئەم شتانێکە کراوە کە تورکیا کردوێتی لە وەگوڵی تاگلارن لەگەڵ حیزبێکی دیاریکراوە لە هەرێمی کوردستانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە قازانجێکی بێشومار یاخود ناوێکی لێ بنێن بە زمانەکەی ناوبازار هەڵخەڵەتاندنێکی زۆر باشی پێوە بەدی ئەکرێت کە هەرێمی کوردستان بووە بە ئەو منفەزەی هەرچی قەیرانەداراییەکانی کە تورکیا بێتەوە لە هەرێمی کوردستان جێبەجێکرێت و بەداخی شەوێ هەرێمی کوردستانی خۆمان چونکە سیاسەتێکی تەبعی یاخو پاشکەوەیەتی هەبووە بۆ اقتصادی وڵاتانی دراوسی و بە تایبەتی تورکیا بەسیترین تەقەلوبات ئەگەر بێتە پێشەوانە کاریگەری نێگەتیڤ لەسەر ئابووری هەرێمی کوردستان دروستەکە کە بینیمان تەنها بە لێدوانێکی یاڵدرم یاخو لێدوانێکی سەرئاسی ڕەجەب تەیب ئەردۆغان ئەبینین نرخەکان لە بازاڕە چی لێت ینی بەڕاستی بەشێکی ئەم کارە ساتە یاخو بەشێکی ئەم لۆدەی کە لەسەر اقتصادی هەرێمی کوردستان دروستە بێ ڕاگەاندنەکان ڕۆڵی نێگەتیڤی خۆیان هەیە و هاوکات لەوەش هوشیاری مستەهلیک یاخو بەکارهێنی هەرێمی کوردستان کاریگەری نێگەتیڤی لەسەر ئابووریەکە دروست کردووە. باشە مامۆستا سوپابە هەواڵێکت بۆ خوێنمەوە کە ئێستا بڵاوکراوەتەوە ئەگە دوایی جەناب سەرنجی خۆتی لەسەر بدەیت. بە پێی لێدوانێکی حکوومەتی تورکیا تاوتوی هەموو بژاردە سیاسی و ئابووری و لەشکریەکانی لە دژی هەرێمی کوردستان کردووە بە وتەی بەرپرسێکی وڵاتە تەنانەت کات و ساتی جێبەجێکردنیشی دیاری کردووە. بەکر بۆزداخ جێگری سەرۆکوەزیرانی تورکیا لە میانی لێدوانێک باز لە دوایین هەڵوێستەکانی وڵاتەکەی لە دژی هەرێمی کوردستان کرد کە بەنیازە لە بەرامبەر ڕیفراندۆمی سەربەخۆیی بگرێتە بەر. بەکر بۆزداخ لە لێدوانەکەی هەڵوێستی تورکیای لە دژی ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان دووپات کردەوە و ڕایگەیاندووە ئەو ڕووداوی لەم دواییانە لە باکووری عێراق کە دیارەمە بەس هەرێمی کوردستانە ڕوویداوە بەتایبەت پرسی ڕیفراندۆم هەڕەشەیەکی ڕاستەوخۆن بۆ سەر ئاسایشی نەتەوەی تورکیا ئەمە جگە لە هەڕەشە بۆ سەر ئاسایشی ئێران عێراق و ئێران. جێگری سەرۆکوەزیران ڕاشی گەیاندووە کە لە ئەنجومەنی ئاسایشی تورکیا چەند بژاردەیەکیان دژی هەرێم لە ڕووی ئابووری سەربازیە و تاوتوێ کردەوە بڕیارە لە کاتی جێبەجێکردنی بژاردەکانیش دراوە بەبێ ئەوەی وردەکاری زیاتر بخاتە ڕوو. پێ دوایە ئەو بژاردانە یان ئەو هەڕەشانە چین کە وەکو بەکر بۆزداخ جێگری سەرۆکوەزیرانی تورکیا ڕایگەیاندووە و تەنانەت مەسەلەی لەشکرکێشیشی خستۆتە ناو ئەجێنداوە پێ دوایە ئەو هەڕەشانە چین و تا چەنە ڕێگا پێدراوە لە هەرێمی کوردستان ڕیفراندۆمەکرێ ئەگەر کێشەیەک لەگەڵ حکوومەتی عێراقیش بە ڕەنگە ئاسایی بێ بەڵام تورکیا بۆچی هێندە نیگەرانەوە هێندە هەڕەشاکە. لا سەبارەت بە لەشکرکێشی پێویست بە لەشکرکێشی ناکات چونکە لە بەرەوەی هەتاوەکو ئەم دەقەیەش ئەوەی کە بینین سوپای تورکیا لە بامەڕنێ و وجودی هەیە و بنکەی سەربازی خۆیان هەیە و پێویست بە لەشکرکێشی ناکات. بەڵام سەبارەت بە هەڕەشەکانی دیکە ئەوە بە دراسەیەکی تەواوی بۆ بکرێت بە تایبەتی لە ڕووی ناردەنیکردنی نەوتەوانێت لە ڕووی ئەوەی کە ئێمەکو هەرێمی کوردستان پابندین بە ئەو ئیتیفاقی کە هەیە بۆ پێشتر لەگەڵ تورکیایە بۆ ڕەوانەکردنی نەوت لە ڕێگەی بۆریەکانی ئەوانەوە. بەڵام ئەوەشمان لە یاد نەچێت کاگەنوەر هیچ وڵاتێک یاخود ئەگەر کورتیکەنەوە بۆ سەر هیچ ماڵێک ئامادە نیە
سەلەی خۆڵەکەی خۆی فڕێبە لەبەرەوەی هەرێمی کوردستان بۆ بە سەلەیەکی خۆڵ بۆ تورکیا و سوەکو بۆم باسکردی 16 میلیارد دلار ساڵانە قازانجێکە لە بازرگانیکردن لەگە هەرێمی کوردستانە بەڵام ئەوەش ئەوێت بە هەندووە بگرین کە ئاکپارتیش لە ڕووی لەسەر ئاسی ناخۆی خۆی فشاری زۆری لەسەر هەیە چونکە حملاتی هەڵبژاردن لەسەری هەیە حیزب قەومیەکانی تورکیا قسەی خۆیان هەیە لەسەر مەسەلێ ئەبێ ئاکپارتیش قسەی خۆی هەبێ لەسەر ئەگەشتەکانی جدیش نەبێت لە ڕاگەاندنەوە هەڵدەستێکی خۆی هەبێ باشە بیسەرانی خۆشەویست بەردەوامم لەسەر پێشکەشکردنی بەرنامەی فۆکەس بە ئامادەبوونی مامۆستا سوپاسەلام مامۆستای زانکۆ ماستەر لە زانستی ئابووری هاوکارانم بەڕێز کاک شوان داودی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان وەرگرتووە و لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کەرکووک کاک شوانم کاتت باش ئەم کاتێ ئێوە و گۆگرانی ڕادیۆکە و میوانە بەڕێزەکەتان باشتر کاک شوان من ئەم شۆ یا با بڵێم لە یەک دوو ڕۆژی ڕابردوو داگوێم لە یەک دوو لێدوانی جەنابەت بوو کە پێدوا بوو لەو ململانیانەدا ئەگەر قەرار بێ یەکێک زەرەر کا بە پلەیەکەم خەڵکی کەرکووکن هەرچەندە باسەکەمان لەسەر لێکەوتە ئابوووریەکانە یا با بڵێم ئەو زیانە ئابوووریانەیە کە لە هەرێمی کوردستان کەوتووە جەنابی شلۆک و ئەندامی ئەنجومەنی نوێنەران بۆچی پێدوایە دیارە مەبەست جەناب مەبەست دیوە سیاسیەکەی نییە کە خەڵکی کەرکوو زەرەرەکەن دیوە ئابووری و اقتصادیەکەیشیەتی کە بە تایبەتی وەکو پێشتر چەندین نووسری گەورەی دنیا ڕایان گەیاندووە ئەگەر قەرار بێ بەغا دڵی دەوڵەت بێ و ئەگەر قەرار بێ بەسرا ڕێگای چوونە دەریای عێراق بێ بۆ سەر دەریا ئەوە کەرکووکی شادەماری ئابووری هەرێمی کوردستانیان دیسان بابەتەکە ئەوە پێوەستکەمەوە پێ دوایە زیانە ئابوووریەکان و زیانە سیاسیەکانیش چیە لە کەرکووە تۆ چەند ئەم هەڕەشانەی کە ئەبادی و تەنانەت تورکیا و ئێرانی ژێکەن بە مەترسی ئابووری جدیە بینی لەسەر وەز و گوزەرانی خەڵک زۆر سپاس بۆ پرسیارەکەت دیارە کەرکووک لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بۆتە قوربانی لە نێوان هەرێم و بەغدایە هەردوو لە بە گوێرەی بەرژەوەندەکانی خۆیان مامەڵەیان لەگەڵ ئەو شارەیە کردووە دیارە کەرکووک ئیداریەن پەیوەستە بە بەغداوە و بە پێی نفوزی سیاسیش لە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستانایە نەوتی کەرکووک لەلایەن هەرێمی کوردستانەوە ئێستا بەکارهێنرێ لە دوای هاتنی داعشەوە و تێکەڵ بە ئابووری هەرێمی کوردستان بووە بێ ئەوەی شاری کەرکووک سودمەند بوو بێلی و حکوومەتی عێراقش تا ئێستا موچە و بودجەی تەشغیلی ئەو شارەی ئامادە کردووە کە ئەگەر کۆی کەینەوە لە 75 بۆ 80 بودجەی تەشغیلی و موچەی خەڵکی شاری کەرکووک لەسەر حکوومەتی بەغدایە و تا ئێستا بەڕێک و پێکی دراوە و لە دوای هاتنی داعش لە دەی 2014 هێزی پێشمەرگەی کوردستان کۆنتڕۆڵی سنوورەکانی کەرکووکی کرد تا ئێستا ئەمە وە کورد بووە دەسەڵاتی یەکەم لەو شارەیە چی لە ڕووی سەربازیەوە چی لە ڕووی ئابووریەوە چی لە ڕووی ئیداریەوە بەداخەوە ئێمە لە ماوەی ڕابردووی کارکردنمانە لە کەرکووک خۆمان تەنها بۆ خۆمان کارمان کردووە بێ ئەوەی هەڵ بدەین پێکهاتەکانی تر شەریک بکەینەوە لەگەڵ خۆمانە بتوانین خۆمان ئامادەکەین بۆ قۆناغێکی تر یعنی لە باوەی ڕابردووە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەلایەن لستی برایەتیوە کە زۆرینەیە کۆمەڵێ بڕیار دەرکراوە ئەم بڕیارانە یەکلایەنە بووە بێ ئەوەی بگەڕیتەوە بۆ پێکهاتەکانی تر بەرامبەر ئەمە لە بەغدا کۆمەڵێ بڕیار بە زۆرینە دەرکراوە بێ حسابکردن بۆ کوڕوەک و کاردانەوە ئێستا لە دوای نەمانی داعش و لە دوای هاتنەوەی ئەم دۆخە ئەو بڕیارانەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەرچووە و لەلایەن حکوومەتەوە پەسەند کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی ئەمنیەوە پەسەند کراوە سێ خاڵی تایبەتە بە کەرکووک واتە کەرکووک ئەبێتە مەیدانێکی تازەی ململانیەکانی نێوان هەرێم و بەغدا ئەوەی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بۆ کورد چووەتە سەر لە ئێستا بەدواوە لە کەرکووکا بۆمان ناڕاتە سەر ئەبێت جارێکی تر بە جۆرێکی تر ڕێک بخرێتەوە پەیوەندەکانی نێوان شاری کەرکووک و حکوومەتی عێراق شاری کەرکووک و حکوومەتی هەرێم ئەبێت جارێکی تر ئەمە
کاردانەوەی هێزی تیابێ کاردانەوەی ئابووری تیابێ کاردانەوەی ئەمنی چیتان کاکشوان بمبورە پەیوەندی چیتان ڕێخن پەیوەندیەکان ئێستا هەمووی تێکچوو حکوومەتی عێراقی داوای کەرکووک و نەوتەکەی و داوای ڕەوانەکردنی هێزەکە من پێتەڵێم ئەڵێم ئەبێ کار بۆ ڕێخستنەوەی بکرێت لەبەرەوەگە کار بۆ ڕێخستنەوەی نەکرێ کەرکووک زەرمەندی یەکەمە لەم دۆخەی کە لە نێوان هەرێم و بەغدایە ڕوئەدات لەبەرەوە بە پێی دەستور تا ئێستا کەرکووک بەشێکە لە ئیدارەدا لەژێر هەیمنەی ئیداری حکوومەتی عێراقایە و ئەو واقعی کە دروست بوو لە دوای حزەیرانی 2014 و ئێستا ریفراندۆم بەسەریا هات پێش ریفراندۆم ئێمە خیتابێکمان هەبووە وەکو کورد کە ئێمە ئەو سنوورانە سنووری ئێمە و بە خوێن دروستمان کردەوە قابلی مراجعەنیە و ئەمری واقع و ئەبێ جێبەجێ بکرێت لە دوای پرۆسی ریفراندۆم ئێستا خیتابی کوردی گۆڕاوە بە جۆرێکی تر خیتابی کوردی ساکە ئەڵێ ئەو ریفراندۆمە نەبۆ فەرزکردنی ئەمری واقع نەبۆ دیاریکردنی سنوورە یعنی ئەمە دوو خیتابی جیاوازی کوردیە سەری لە ئەوانە شێوانوە کە سیاسەتەکەن سەری لە پەرلەمانتارەکان شێوانەوە سەری لە ئیدارەدانی ئیداری کەرکووک شێواندووە سەری لە بۆچی کاکشوان بۆچی پێ دوایە ئەو دوو ڕستەی تۆتت بۆچی پێ دوایە مەسجەکە چیە با بڵێم قسەکانی پشتەوەی باگراوەندی پشتی ئەو قسانە چییە پێ دوایە کە سەری لە خەڵک شێواندوە یعنی کورد پێش پرۆسی ریفراندۆم خطابێکی هەبوو خطابێکی سیاسی هەبوو کە پرۆسی ریفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستانە ئەبێ کەرکووک و ناوچە دابڕاوەکانش بکرێتەوە لەبەرەوە ئەو سنوورانەی کە پێشمەرگە بەخرن پاراستوێتی تازە قابلی مفاوەزات و گفتوگۆ نیە هێنراون تۆ سەر هەرێم ببورێتە بەشێک لە هەرێمی کوردستان و لە دوای پرۆسەی ئەنجامدانی ریفراندۆم و ئەو کاردانەوانەی ڕوویانداوە ئەو فشارە ئابوووریانەی کە خراوەتە سەر هەرێمی کوردستان لە خیتابی سیاسی هەرێمی کوردستانە پاشەکشە هەیە ئێستا پاشەکشە هەیە کە ئەڵێ ریفراندۆم بۆ سربەخۆیی نەبووە قابلی بە مفاوەزاتە بۆ چەسپاندنی ئەمری واقع نەبووە بۆ دیاریکردنی سنوور نەبووە یعنی ئەمە ئێستا حکوومەتی عێراق حالیان نزیکەی 50,000 لە سەرباز و حەشدی شعبی هێناوەتە سنوورەکانی کەرکووک بەهۆی ئازادکردنی بە بیانووی ئازادکردنی حەویجەوە ئەمە خاڵێک لە کاتێکە تر بڕیارێکی پەرلەمانی عێراقەیە کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە هاتێتەوە بۆ لابردن دوورخستنەوەی پارێزگاری کەرکووک و پارێزگاری کەرکووک بە قانون ئێستا دوور خراوەتەوە لە پارێزگاری بەڵام ئامادە نییە کە پۆستەکەی دەستبەرداری پۆستەکە بێ ئەماش کێشەیەکی تری ئیداری و دەستوری بۆ ئێمە دروست دەکاتەوە جارێکی تر و ئەوان سوورن لەسەر ئەوەی ئەو بڕیارانەیان بچەسپێنن بڕیارە دەستوریەکانیان و دۆخی کەرکووک بگەڕێتەوە پێش دۆخی پێش دەی 2014 ئەمە بەچی ئەکرێ و لە کاتێکدا هێزێکی زۆر و زەبەلا هاتۆتە سنوورەکانی شارەکە و ئێستا خەڵکی ئەو شارە بە هەموو پێکاتەکانیەوە لە قەلەقیەکی گەورەیە ئاژێت باشە کاکشوان قسەکان و بۆچوونەکانی جەنابت وا دەرەخا کە بۆ نمونە بارود ئەگەر قەرار بێ وەکو پێشتری ژووتوت ئەگەر قەرار بێ لەم ململانە سیاسیە شوێنێک بە پلەی یەکەم زەرەر بکە کەرکووکە و وەکو جەنابی شدوتێت لە ڕابردوشدا نەوتی کەرکووک تەنانەت بۆ خەڵکی کەرکووکش نەبووە باشە کەواتە بپرسم لە ئێستای ئەم ململانیانە نەوتی کەرکووک و شاری کەرکووک چی لێ دێوە ئایا ئەگەری شەڕێک هەیە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق یانەوەی کە ناویان ناوە حەشتی شعبی لە کاتێکا چەند سەرچاوەیەک باز لەوەکەن کە لە چەند ڕۆژی ڕابردوودا حکوومەتی ئەمریکا پێگەیەکی سەربازی تازەی لە کەرکووک داناوە بەڕێزم مەسەڵ ئێمە ئەو واقعانەی کە ئەیخوێنینەوە ئێمە ئەو لێدوانە ڕسمیانەی کە ئەیبینین لەگەڵ بۆچوونەکانی خۆمان کەندە ناو واقعەکەیە کە بەراورد یەکەین هاوکێشەکان لە بەرژەوەندی کوردانیە لەو شوێنانە بۆ نمونە لێدوانێکی ئەمینداری گشتی وزارەتی پێشمەرگە هەیە ئەڵێ ئێمە توانای بەرگەی 10 ڕۆژی شەڕ ناگرین لەگەڵ حەشدی شعبیە یان لێدوانێکی بەرپرسی ئاژانسی پاراستنی هەرێم هەیە مەسئول بەرزانی ئەڵێ لە کاتی شەڕ ئێمە هەر ئەتوانین ماوەی 15 ڕۆژێ شەڕ بکەین لەگەڵ سوپای عێراقا بەرگەی ئەو هێزە زەبەلاحە ناگرین یعنی ئەمە کۆمەڵێ خیتاباتەوە لە کاتێکدا یەکێک لە بڕیارەکان ئەوەیە
ئەو نەوتانەی بای حەسەن و هاڤانە کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمایە بگەڕێتەوە بۆ کۆمپانیای نەوتی باکوور و لە ڕێگەی سۆمەوە مامەڵەی پێ بکرێ. ئەمە حکوومەتی هەرێم ئایا ئامادەی ڕادستی حکوومەتی عێراقی بکاتەوە یان نا، ئەوە پرسیارێکە. ئەگەر ئامادە بێت و ڕادستی بکاتەوە ئەوە کێشەی سەربازی لێ ناکەوێتەوە، ئەگەر ڕادستی نەکاتەوە حتمما بە زەبری هێز دێن ئەیگرنەوە. پێ دوای ینی تۆ وەکو کاسێکی سیاسی وەکو پەرلەمانتارێک پێ دوای ینی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان چەندە ڕایگەیاندووە کە نە نەوتەکە تەسلیمەکەن، نە پارێزگار لابن و نە ئەنجامەکانی گشتپرسی ڕەت دەکەنەوە. پێ دوای ینی هەرێمی کوردستان ئەبێت چی هەنگایەک بنێ مادام حکوومەتی عێراق داوا ئەماکە و ئەمانە ڕەت دەکاتەوە لە بەرامبەرە هەرێمی کوردستان پێ دوایە ئەیکە ناتوانێت شەڕ بکاو و ئەمانەش ڕادەست ناکاتەوە وەکو جەنابیشی دەڵێ بەراوردی نێوان هێزەکان ئاسمان و ڕێسمانەکەواتە ئەڵتەرناتیڤ چییە؟ بەدیل چییە؟ ئەلتەرناتیڤ ئەوەیە ئێمە وەکو کورد پێویستمان بە ئیستێک بکەین، نابێ بەکاردانەوە مامەڵە بکەین لەگەڵ بەغدایە، ئەوە بێن سوود لە داواکەی سیستانی وەربگرین. یعنی یەکێک لە داواکاریەکانی سیستانی حکوومەتی عێراق پێشتر مەرجی داناوە بۆ گفتوگۆکردن ئەوش هەڵوەشانەوەی ئەنجامەکانی ریفراندۆمە. کوردش ئەم ریفراندۆمە بە دەستکەوتێکی گەورە ئەزانێ و ئامادە نییە دەستبەرداری بێت، بەڵام خاڵی ئیجابی لە خطابەکەی سیستانیە لە ئەوەیە کە داوای ئەوە کە بڕۆنە گفتوگۆ بەبێ هیچ مەرجێک، یعنی مەرجی دانەناوە بۆ گفتوگۆ. ئەکرێ کورد پێشوازی لەم داوای سیستانی بکە و قبولی بکە بۆ ئەوەی بەبێ مەرج بڕاتە گفتوگۆوە لەگەڵ لایەنی بەرامبەردا. حتمما کە گفتوگۆ دروستە بێ هێوربوونەوە دروستە بێ و خاوبوونەوە دروستە بێت. و ئێستاش ئەوەی پێ دەچێت ئەمڕۆ خاڵە سنووریەکان لەلایەن لەو دیوی سنوورەکانی عێراقەوە لە داخلی ئێران و لە داخلی تورکیاوە کار بۆ ئەکرێ ئەمڕۆ کۆنتترۆلی خاڵە سنووریەکان بکرێ و لە دوێنێەوە ساعت 6 ئێوارەوە فڕۆکەخانەکان هاتنی فڕۆکەی نێودەوڵەتی بۆ هەولێر و سلێمانی کەوتە حاڵەتی جێبەجێکردنەوە. ئەمانە گورزی ئابووری گەورن بەرهەرێمەکەوێت، لە هەمووی گەورەتر ڕاگررتنی حواڵەی بانقی مرکزیە بۆ هەرێمی کوردستان. ئەم چەند خاڵە کە شادەماری ئابووری کوردستانە، یعنی ئابووری کوردستان احتیمالی لەسەر خاڵە سنووریەکانە و حواڵەی بانقی مرکزی و مەتارەکان و نەوتەکەیە. نەوتەکەش لەگەڵ تورکیاوە ڕێککەوتون نەوتی هەرێمی بۆ نەوتی هەرێمی کوردستانش مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقا بکەن. ئەمانە لە ژێر دەستی حکوومەتی هەرێم دەربژێ، حکوومەتی هەرێم هیچ شتێکی پێ نامێنێ شەڕی پێ بکات، ناچارە بکەوێتەوە گفتوگۆ جارێکی تر لەگەڵ بەغدایە. لەبەر ئەوەش ئێمە گوێمان لە دۆستەکانمان و کۆمەلگەی نێودەوڵەتی نەگرت لەم پرسەیە. ئێمە تقریبان تەنها ماوینەتەوە، هەمووشیان داوامان لێکن کێدان بە نەتایجی ریفراندۆمەکەیان نادەن و هەمووشیان داوای سوورن لەسەر یەک پارچەی خاکی عێراق و ئەمانە خاڵن ناکرێ ئێمە تەجاوز. باشە کاک شوان تۆزێکی تر ئەگەڕێمە وڵات، سپاس بۆ تۆزیحەکان ئەگەڕێمە وڵات. مامۆستا سوپاگوێ لە قسەکانی کاک شوان بوو، ینی کاک شوان هەست بە مەترسیەکەوە پێم وایە مەترسیەکانیشی واقعین و ڕەنگە لە خوێندنەوەیەکی دروست و واقعەوە سەرچاوی گربێکە بۆ خۆی هەم خەڵکی کەرکووک هەم ئەندام پەرلەمانە و هەم سەرنووسەری ڕۆژنامەیەک بۆ ینی تێڕوانی دقیقی بۆین بۆ مۆزوعەکانی، ینی بۆ نە پێی وایە نەوتی کەرکووک کە پێشتریش خەڵکی کەرکوو لێی بەهرەمەند نەبوون حکوومەتی عێراقی ئێستا داوایە کاتەوە. ینی قسەکە بابێ مەسەرەوەی دوو پرسیار بەیەکەوە لە جەنابەت بکەم. یەکیان جەنابەت بیرتە 6 مانگ پێێستا، ساڵێ پێێستا، 2 ساڵ پێێستا بازرگانەکانی ئێمە هەمیشە گلەیانە کرد، ئەم گوت حکوومەتی هەرێمی کوردستان سنوورەکانی واڵا کردو و کاڵاکانی ئێمە نافرۆشرێ، کشاوەرز و خەڵکانی کە کشتتوکاڵیانە کرد ئەنگ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگادا شووتی لە دەرەوە بێ شووتێکی خۆمان نافرۆشرێ و لە هەم ئێستا بینی بۆچوونەکە عکس بۆتەوە. یعنی کەس نییە بڵێ بۆ نمونە منەتوانم، هیچ کۆمپانیایەک نییە بڵێ منەتوانم بۆ نمونە شیرەمەنی هەرێمی کوردستان دابین کەم بۆ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ینی تا ئێستا لێدوانێتەن ئامار بڵاو بۆتەوە تەنان لە هەرێمی کوردستان پیاس
ینی بەشی ئەو پیازێک کە لە هەرێمی کوردستان بەرهەم بێت بەشی دانیشتوان ناکە بۆ نمونە شووتی کاڵک و پێداویستی خۆراکیەکان و تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ساڵ گەنمەکەشی فرۆشت بە حکوومەتی عێراقی. قسەکەوەیە ئەو گلەیانە لە چی و ئەو خەمساردی و بێبەرنامەجی و بێبەرنامەیە لە چی؟ طبعا کاگەنەر خۆی گرنگترین شت دەوەیە کە ئێمە سیاست بەجێ بێڵین بۆ خەڵکی سیاسی اقتصاد بەجێ بێڵین بۆ خەڵکی اقتصادی و هەموو ڕێچکە و یاخود سێکتەرە اقتصادی و سیاسی و بازرگانیەکان دابرین بۆ خەڵکی مختص بە ئەوەی کە جەنابە داماژەی پێکەی کە پێشتر جوتیاران و کشتکارانی هەرێمی کوردستان گلەیان لەوە ئاکرد کە سنوورەکان واڵایە گلەیەکە لە شوێنی خۆیاتی چونکە هەموو ئابووری هەر وڵاتێکەکە بگرێ بە پێش هەموو شتێ بگاتە ئەو قۆناغی کە ئیکتیفای ذاتی خۆی هەبێ و کاتێکیش کە سەرچاوە ئابووریەکانی ناوخۆ هەبن و بەگەڕ نەخرێن ئەمە جێگای گلەییە. یعنی من سەرنجی جەنابە ڕاکێشم بۆ ئامارێکە لە 2012 کە وەزعی خەڵک باز بوو هەموو ئیمکانێتمان لەسەر مەسلەی موچە و ڕەوانەکردنی نەود بوو لەسەر داهاتە نەوتیەکان بوو. ئەنی هەرێمی کوردستان کە مەناخێکی وای هەیە کە ئاکرێت هەچوە وەرزەکە کشتتوکاڵ یاخود بەرهەمی خۆی هەبێت دەبینین لە هەموو ئەو ڕوبەرە بەرفراوانەی کە هەرێمی کوردستان هەیەی بۆ کشتتوکاڵکردن تەنها لە 2,259,000 دۆنم مەسلەی کشتتوکاڵێک وەکو گەنم کراوە کە ئەمام ئامارە مای نیگەرانیە و بە هەموو توانا و تاقی هەرێمی کوردستان لە 2012 ئێمە 1,335,000 تەن گەنممان هەبووە کە ئەمە لە کاتێکە لە زمانەکانی پێسووترە یاخود دەگەر بڵین لە کاتی ڕژێمی ڕابردووە بەس تەنها گەنمی شارە زۆر بەشی سەرجەم پێداویستیەکانی خەڵکی عێراقیە کرد و چەندان دیراساتی زۆر گەورە کراوە لەسەر ئاسی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە کە ئەگەر بکری و بە شێوازێکی تەندروست ئەم کشتتوکاڵە بەرهەم بهێنرێ ئیکتیفای ذاتی پێکرێ بەڵام بەداخەوەەوە هەموو جارێکیش کە قسەمان لەسەر ئەوە بووە وڵاکردنی سنوورەکان بۆ هاوردەکردنی کاڵای بیانی یاخود کاڵای دەرەوە کارێکی وای کردووە کە ئێمە ئەمنێتی اقتصادیمان لە سفرا بێ یاخود دەخود ڕێگاکی زۆر خراپمان گرتووەتە بەر ئەگینا کاکە نۆریان ئەگەر بێت و ئێمە اقتصادەکەمان اقتصادێکی سەرپێکەوتوو خۆی بێ و بتوانن کە کەرتی کشتتوکاڵ ئیشی خۆی بکات کەرتی سەناعە ئیشی خۆی بکات بازرگانی ئیشی خۆی بکات ئەو کاتە ئابووری هەرێمی کوردستان تووشی ئیغراق نابێ ینی ئیغراق سێرەکن هەرێمی کوردستان تووشی ئیغراقێکی بازرگانی گەورە بوو هەرچی کاڵای وڵاتانی چواردەورمان هەیە فرەدراوتە بازارەکانی هەرێمی کوردستانە و لە بەرامبەریشە سەناعی هەرێمی کوردستان توانای منافەسەکردنی ئەم کاڵانەی نەبووە لەسەر ئاسی نرخ ئەبینین وردە و دەوای کردووە سەناعەتی ئێمە ببەشمە کە سنوورەکاندا بخرێ و ڕێگا بە هاتنی کاڵان نەدرێ و داخستنی فڕۆخانەکانی شیاتۆتە سەر و مەرزە سنووریەکانی تورکیا و ئێران و هەمیدا ئاخرێ ینی هەرێمی کوردستانە بێت چی بکە ینی ئەڵتەرناتیڤ و ڕێوشوێنەکانی چی نەگە بە کورتی پێم ئەگەر بە کورتی من ئەگەر لە ڕۆ سیاسەکەەوە ئاماژەی ببێ حکوومەتی هەرێمی کوردستان کارتی بەهێزی بەدەستەوەیە یەکێ لە هەرە کارتە بەهێزەکان کارتی ئاوە کاتوانێت بەکاری بهێنێ لە بەرامبەر حکوومەتی عێراقیە خاڵی دووهەمەوەیە کە لێرە بەدووە پلانی ئانی و خێرایی هەبێ بۆ خستنە سەرپێی کەرتی کشتتوکاڵ و کەرتی سەناعە و هەرچی ئەو داهاتێکە هەمانە تەنها لە مەسلەی هەندێکی تەرفیهاتە بەجێ نەهێڵرێ ینی ئێستاکەش ئێمە داهاتی هەرێمی کوردستان لەو ڕوبع موچەی کە ئەدرێ بە فەرمانبەران زیاترە چونکە من سەرنجە ڕاکێشم بێک ئاماری خێرا کە کۆمپانیای سۆمۆ بڵاوی کردەوە کاڵت داهاتی هەرێمی کوردستان لە یەکێک بۆ 22 هەست توانیوەتی 125 میلیۆن بەرمیل بە تێگەڕایی $51 بفرۆشێت کە $41 بۆ هەرێمی کوردستان ماوەتەوە واتە کۆی داهاتەکەی 5 ملیار و 24 میلیۆن دلار بووە زایدەن 170 میلیۆن داهاتی ناوخۆشمان هەبووە هی هەرێمی کوردستان و ئێمە هەتاوەکو مانگی هە 6 موچەمان ناوە کە ئەمە هەمووی کۆکەیتەوانێ ئەکاتە مانگانە 450 بۆ 500 میلیۆن دلارمان کە خەرج کردووە کولی بەپێی کولی مانگێک ئێمە توانیمانە نزیکی 300 میلیۆن دلارێک پاشەکەوت بکەین ئیبێت ئەم پاشەکەوتانە اقتصادێکی ڕەشیدمان هەبێ کە بی خاتەگەر لە پێشخستنی باشتانەیە کاک شوان بێمەوە لای جەنابەت ینی پێ دوایە مەجای گفتوگۆ ماوە لە نێوان هەرێم و بەغدا و ئەوەی کە فەڕەنساژەم ڕۆڕایگەیاندووە کە بێ بە شێوەیەکی هادی کێشەکانیان چارەسەر بکەن ینی ئەگەر فەرەزان ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بچێتەوە سەر مێزی گفتوگۆ و دیالۆگیش بەبێ قبولکردنی ئەنجامەکانی ڕاپرسی ینی چ شتێک ڕوویداوە چ شتێکی عجیب و غەریب ڕوویداوە کەواتە ئەگەڕێنەوە خاڵی سەرەتا ئەمە دەبێ بگەڕێنەوە خەڵی سەرەتا ئەوەی من ئاگادارم بەپێی ئەمە تحلیل نییە ئەمە زانیاریە ئەوەی من ئاگادارم پێش ئەنجامدانی ریفراندۆم وەفدێکی کوتلەی وەتەنیە بە سەرۆکایەتی ئەیاد عەلاوی سەردانی جەنابی بارزانیان کرد لە پیرمام
کە بەڕێز عەلاوی ئێستا جێگیری سەرۆک کۆمارە بۆ پرسی ریفراندۆم ڕۆشتن لەوە کە هاتنەوە من چەند برادێکی لێ وەفدەکە کە ئەندامی پەرلەمانن لەگەڵ منە قسە بکرد لەگەڵیانە ئەوان پیان وابوو کە تەجیل ناکرێ وتم بۆ تەجیل ناکرێ وتیان تەجیل ناکرێ بەڵام ئالیاتی تر هەیە لە دوای تەجیلەکە لە دوایەوەی کە ریفراندۆم ئەنجام بدرێ نەتایجی ریفراندۆم تەجمیل بکرێ واتە هەڵپە ساردنی بۆ بکرێ ئێستا هەر لە دوای ڕۆژی یەکەم ڕۆژی ریفراندۆمە ئایار عەلاوی مبادرەیەکی بڵاو کردەوە داوای هەڵپەساردنی ئەنجامەکانەکات و دیارە جەنابی بارزانیش دوێنێ لە بروسکەیەکدا وەڵامی عەلاوی داوەتەوە سوپاسی دەست پێشخەرێکەکەیات و دەست پێشخەرەکەی پێ قبوڵە ئەوەیە ئێستا لەگەڵ حکوومەتی عێراقیە حکوومەتی عێراقیش داوای هەڵوەشانەوەی کردووە بەڵام ئەمەی عەلاوی لەگەڵ ئەوەی سیستانیە کە داوای گەڕانەوەی گفتوگۆی کردووە و لە ئیتاری دەستوری عێراقا ئەمە ئەکرێ بە دەرفەت وەربگیرێ بۆ ئەوەی بڕۆینە گفتوگۆ حەلی ترمان نییە لە گفتوگۆ زیاتر و حەلی ترمان نییە لە ئیتاری عێراقا ئەبێ کێشەکانمان چارەسەر بکەین لەگەڵ بەغایە ئێمە غەڵەتەکەمان لەوەیە بووە گوێمان لە دۆستەکانمان نەکردەوە من پێم وایە ریفراندۆم لە 23 لە 24 مانگ لەسەر داوای کۆمەلگەی نێودەوڵەتی و دۆستەکانمان لەسەر پێشنیازەکانی دوامان بخستایە زیاتر ئامانجەکەی ئەپێکا لەوەی کە ئێستا پێ دوایە سەرکردایەتی سیاسی کورد ئەم بۆ چوونەی تۆ قبوڵەکە یان ئێستا درکی پێ کردووە ئەگەر پێش ڕاپرسی قبول کردە بەپێ ئاگاداری من حتاکو ڕۆژی 24 مانگ سەرکردایەتی سیاسی کورد لە ناو خۆیشیان لە ململانەیەکی زۆر سەختا بوون بۆ دواخستن یا دوانەخستنی چەند جارێکە هیچ ئەو بڕیایەی دوا بخرێت و دواتر پەشیمان بوونەوە ئەو بابەتەش کە بەڕێز باڤیل تاڵەبانی بڵاوی کردەوە بابەتێکی جدی بوو لەسەر دواخستنەکە دواتر جارێکی تر پەشیمان بوونەوەی تێکەوت پەشیمان بوونەوەکان زیاتر ئەوە بوو هیچ حزب و هیچ هێز و هیچ کەسێک ئامادە نەبوو تەحملی دواخستنەکە بخاتە ئەستۆی خۆی نەهاتن پێکەوە هەمویان بڵێن ئێمە پێکەوە بڕیارماندا دوای بخات هەمووی ئەویست بخاتە سەر ئەوی تر دواخستنەکە ئەمە زیاتر لەسەر ئەم مەوضوع ئەمایەوە من ئەمەوێ یەک تێبینیەک لەسەر قسەیەکی مامۆستا بکەم کە باسی کارتەکانی دەست هەرێمی کوردستانی کرد کە گرنگترین کار ئاماژەیەکی کارتی ئاوە کاکی برای ئێمە ئاوشمان خۆمان نییە ئاوەکانم سەرچاوی ئاوەکانمانش لە ئێران و تورکیاوەیە تەنها ڕووبارێکمان لێ بگرنەوە بەشێک لە کوردستان وشکەکەن ئەوەن دەگرنەوە خانەقینمان وشکە بێت زێ ئەگرنەوە لە قەڵات زێوە تا کەرکووک بێ ئاوەکەن ئێمە ئاوەکانی ئێمەش لە ژێر دەستی ئێمەیان نیە ئاوەکانمانش ئەوان تەحەکومی پێەکەن ئەتوانن ئەوانش ئاو لە ئێمە بگرنەوە ئێمە ئەمە بەتەنها عێراق نییە شەڕ ئێمە نییە بەتەنها لە عێراق ئێمە ئێران و تورکیا لەگەڵ عێراقا متتەفقن لەسەر ئەم شتەیە و عێراقش ئەو باجانە و ئەو ئیجراعاتانەی لەگەڵ کوردستانایکە ئەگەر ئێران و تورکیا هاوکاری نەکەن ناتوانێت جێبەجێکە عێراقیستە بە پشتیوانی ئێران و تورکیاوە ئەم بڕیانانەی دەرکردووە کە ئەکرێ جێبەجێ بکات باشەکە شوان دێ مەولات بۆ دوایین قسە مامۆستا گوێ لە کاکشوان بوو ینی بۆ چوونە واقعیە بۆ نمونە سەرچاو ئاوەکانی شەر لە دەرەوەی هەرێمی کوردستان دێن بەڵام لە ئێستا ڕەنگە بۆ کاتی وەکو فشار بەکار بێ باشە مامۆستا قسەکەوەیە حکوومەتێکی منتەقی یا حکوومەتێک ئەگەر بیەوێ دەوڵەتی سەربەخۆ دروستکە لانی کەم پێویستی خۆ بە سادەترین ئەو شتانە هەیە کە ئێستا ئێمە باسیەکەین و خەڵکی سادە و تەبیعی ژەیزانێ یعنی بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باس کرد پاشەکەوتی موچێ ئەیدا پارەکەی چێتە کوێوە بۆ نمونە داهاتی نەوتە ئەوە گەر تا ئێستا ئێمە ڕۆژانە نزیکی 700 بە 1000 بەرمیل نەوت بە تورکیا فرۆشتە و داهاتەکە تو هەرێمی کوردستان ئەوەش ڕەنگە ئیتر پەکی بکەوێ حاز حکوومەت هەرێمی کوردستان بۆ لە مۆدووە ئەبێ چی بکە ینی بۆ لە مۆدووە با قسە لەسەر ڕابردوو نەکەین بۆ لە مۆدووە ئەبێ چی بکە کەم پێم وایە حکوومەت هەرێمی کوردستانی کە لەو حکوومەتانەی گوێ ناگرێ ینی بەس قساکە
ڕاستە بێگومان یەک تەوزیحی بچووک لەسەر ئەوەی کە باسم لە کارتی ئاو کرد کارتی ئاوەکە من بۆمانایە بەکارم هێنا کە نەگەوەی کە لەسەر حکوومەتی عێراقی بگریتەوە بەڵکو کارتی ئاومان هەیە کە ئێمە ئەتوانین لایانی کەم کردی اقتصادی خۆمان لە بوارە کشت و کاڵەکە بتوانین پێ گەشە پێ بدەین نەگەوەی کە وەکو کارتێکی سیاسی لە بەغای بگرینەوەوان و خەڵکی ناوەڕاستی و باشوور بخین کێلەتینەوە نا بەوەی جۆرە ناچونکە هەر قانونی نێودوڵەتی ڕێگا بە تۆ نایە و هاوکاتی سەرچاوی هەڵقوانی ئەم ئاوانە زانین کە لە دەروەی سنووری هەرێمی کوردستانەوە کەیت سەبارەت بەوەی کە چی بکرێت لە هەرێمی کوردستانە گرنگترین سێت کاگەنوەر ئەوەیە کە ئێمە متمانە بۆ هاوڵاتی دروست بکەین چونکە لەگەل لە ڕوانگە ئابوووریەکەەوە دیقەت بێ بەکارهێنی هەرێمی کوردستان متمانەی بە ئابووری هەرێمی کوردستان نییە و ئەوەشمان لە یاد نەچێ ئەگەر هۆکارێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخ لە بازارە بریتی بێت لە هۆکاری بەرزبوونەوەی بەرهەمهێنانی ئەو کاڵایە خاڵێکی تری بریتە لە تەوەقعاتی تەشاؤمی هاوڵاتیان وای لە هاتووە بە ڕەشببینی ئەڕوانێ بۆ ئایندەی اقتصادەکەی خۆی بۆیە ڕیفراندۆم هێشتا ئەنجام نەدراوە سیرەکەی بانگزین 125 دینار بۆ لیتری ئەچێتە سەرەوە یعنی ئەبینی کە کاڵاکانی وەکو بۆ نمونە کاڵا سەرەکیەکانی وەکو برنج یا خۆشتانەی دیکە کاگەنوەر هەرەگەر یەکێک دیراسی خێراگەر بکەی بە بازاری هەرێمی کوردستانە برنجەکەی لە هەرێمی کوردستان برنجی کەڵاشێری پێڵن کە زۆربەی خەڵکیم شارە بوونە بەکاری هێنێ لە ماوەی تەنها 24 کاتژمێردا لە فەردەی لە 35,000 بوو بە 45,000 یعنی 9,000 دینار کاگەبیکی بە ڕێژەی 120 نرخەکەی خۆی بەرز بۆتەوە دروستە ئەی باشە مە خۆشە سنووردا نەخراوە بە ئانی لە ماوەی 24 ساعتی پێش ڕیفراندەمە چییە تەوەقعاتێکی تەشاؤمی باڵی بەسەر مستهلیکی ئێمە کێشاوە متمانە بە ئابووری هەرێمی کوردستان لەلایەن خەڵکیەوە زۆر لاوازە چ جای لایەنە سیاسیەکەی کە ئەمە خۆی لە خۆیان ڕنگانەوەی نێگەتیڤ دروست دەکات لە ئەسەر ئابووری هەرێمی کوردستان کاک شوان ئەگەر لەو بارەیەوە دوایەن قسەی جەنابەت چییەوە ئێوە پێتان ینی نیازتان وایە بڕۆنەوە دانیشتەکانی ئەنجومەی نوێنەران و ئێوەش ئەرکتان لەسەر شانە بۆی کە ئەو دیالۆگە دەست پێ بکەن لانی کەم لەگەڵ دۆستەکانتان یان ئەوەندام ئەنجومەنی نوێنەرانەی کە تەییدی هاوسۆزی خەڵکی کوردستانەکەن بەڵێ کاک ئەنوەر دیارە دوێ پێری حەفدە پەرلەمانتاری عرب یاداشتێکیان داوەتە سەرۆکوەزیران دژی ڕاگررتنی مەتارەکان و حساری ئابوورین لەسەر هەرێمی کوردستانە بوونی ئێمە ضرورە لە بەغدا بەڵام گەڕانەوەی ئێمە بەو شێوەیە ئێمە لە دەستی خۆمانانەیە لە دەستی سەرکردایەتی سیاسی کوردایە بەڵام بوونی ئێمە لە بەغدایە ضرورە هیچ نەبێ ئێمە لەو جەلسانەی پەرلەمان کە کراکەن هەمومان بینیمان دنیایە قسە بە کورد و باڵوێستەکانی کورد کرا کەسێک نەبوو تعقیبێکی هەبێ جوابێک بداتەوە ڕوونکردنەوەیەک بدا لەسەری تەنانەت بۆ شارەی عێراقی ئێمە کێشەکەمان لەوەیە تەنانەت وەکو کورد تەنها خطابمان بۆ لایەنە سیاسەکانی عێراق هیچ خطابێکمان بۆ شارەی عێراقی نەبووە دروستە کاک شوان کاتی بەرنامەکەم تەواو بوو مامۆستا ئەگەر تۆش بە کورتی لە چەند سانیەکە دوایەن قسەت چی ینی پێ دوایە خەڵک نابێت ڕەشبین و هێندە هەست بە مەترسی بکەن بێگومان پێویست ناکە و ڕەشبینیە لەبەرەوەی خۆی لە خۆیان تەوەقعاتی تەشاؤمی هۆکارێکە بۆی کە نرخەکان بەرز بێتەوە و کۆمەڵێک خاڵی سۆرس خێرا بە بۆی کە چونکە کاتەکە نەماوە کە هەرێمی کوردستان بگرێتە بەر ئەگەر هاتو سبێنە تەفاوضی کرد یاخود ئەگەر سبێنە وەزعەکەی هێنا و دۆخەکەی خۆی ئەوژەوەیە کە ئابووری هەرێمی کوردستان تەنها پشت بە کەرتی نەوت نەبەسێت و هەم گرنگی بە کەرتی کشتتوکاڵ لەبەرەوەی زمینەی کشتتوکاڵکردن هەرێمی کوردستان زۆر لەبارە سێهم دانانی باز لە هاوردەکردنی کاڵایی دەرەوە لە پێناوی کە کاڵاکانی ناوخۆ بتوانە سەرپی خۆی کەوێت چوارم گرنگیدان بەوەی کە بتوانێت معمەل و مەسانەعەکانی هەرێمی کوردستان زۆر سپاس کۆمەڵ هەنگاوی من دوایین قسەمەوەیە کە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان گوێ بگرێ هەندێک قساکە هێندەی خۆی پێی وایە کە هەموو شتێک ئەزانێت کە نایزانێ پێ هیوادارم گوێ بگرێ لە بۆچوونی خەڵکانی شارەزا و پسپۆڕ و ئەندام پەرلەمانەکان وەلامان کاتیشا بەداخەوەی کە مامۆستا سوپاوتی تەنها فەردەیەک برنج 9,000 دیناری چۆتە سەر پێم وایە لە دەرەنجامی ئەم ئەزمانەکەی مەشاهدی ئەوین پێشوش ڕوویداوە و شاهدی چەندین جۆری لەو بابەتین کۆمەڵێک دەوڵەمەندترە بن و کۆمەڵێک خەڵکی هەژارترە بن بەهۆی ئەو بەشێک بەداخەوە بەشێک لە چاوچنۆکی هەندێک لە سەرمایەدارەکان کە لەم هەموو ئەم ئەزمانەیە کۆمەڵ خەڵکی تر دەوڵەمەند بوون و هیواداریشم کە ئەم قەیرانەی کە ئێستا ڕووی هەرێمی کوردستانی کردوێتەوە زوو کۆتایی پێبێ و پێوی و کاکشوانیشتی پێویستی بە حکمت و شارەزایی سەرکردایەتی سیاسی کورد هەیە و لە هەمان کاتیشا حکوومەتی عێراقیشە بێ بزانێن لەو ڕێوشوێنانەی گوتوێتیە بەر دوژمنکارانەتر پێم وایە ئەگەرێکە زۆر خراپە ئەگەری شەڕەکە هیوادارم ڕوونەدا بەڵام لە هەمان کاتیشاوەی کە چەندین جاری سەرکردەی سیاسی کورد و توانەوەی کە ڕابردوو حیزبی بەعز کردوێتی لەوە خراپتر بەسەر هەرێمی کوردستان نایە بەڵام هیوادارین کە
ڕیفراندۆم نەبێتە قوڵکردنەوەی کێشەکان تا ئاستی شەڕ و ململانێ. من سوپاسی هەریەکە لە بەڕێزان شوان داودی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڕێز مامۆستا سوپاسەلام مامۆستای زانکۆ و ماستەر لە زانستی ئابووری کە میوانی بەرنامەکەمون بەداخەوە دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری و مامۆستای زانکۆ نەیتوانی بەشدار بێ. من ئەنوەر حسێن سوپاس بۆ کاک شۆڕش و کاکچیا کە لە ستۆدیۆ هاوکاری منیان کرد و سوپاس بۆ پەرژین خانیش کە ئامادەکاری بەرنامەکە بوو. سوپاس بۆ بیسەرانی ڕادیۆی گەندی گەلی کوردستان.